بەڵێ لەگەڵتان بەردەوامە بین. زۆر جار کاتێک باسی تەندروستی جەستاکرێت سەر بۆ یەکێک لەو کێشانەی لە ناو ئێمەیە زۆر هەیە بە دەرلەوەی کە ڤیتامین دیمان کەمە ژمارەیەکی زۆر بەتایبەت لە خاتوونەکان بەدەست کەم خوێنیەوە ئەناڵێنن. ئێمە لە تاری ئەم بەشەمان قسە لەسەر ئەم بابەتە تەندروستی گرنگاکەین و ئەوەی کە ڕێنمایەکان بۆ ئەم کەسانە کە کەم خوێنیان توش بووە چییە و بەتایبەت وەکو خواردن چۆن خواردنی خۆیان ڕێک بخەن کە بە شێوەیەکی سروشتی و دروست بتوانن ئەم کێشەیە لە خۆیان یان کەم بکەن یان بنا بڕی بکەن. بۆی کە لەسەر تەورەکەش بتوین بە میواندارتی بەڕاست دکتۆر نەجمەدین ساڵح پسپۆڕی نەخۆشیەکانی خوێن درێژە بە گفتگۆکەمان لەگەڵ بەڕێزیانەدەی. دکتۆر نەجمەدین سڵاوە لێ بە زۆر زۆر بەخێر بێ هەر سەرەتا پێمان بڵێ بە شێوەیەکی گشتی کەم خوێنی بۆ لە کەسێکالانێ ڕوو بدات. زۆر سپاس. کەم خوێنی یەکێکە لە باوترین هۆکارە تەندروستەکان لە سەرتاسەری جیهانە. دیاردەی کەم خوێنی زۆر زۆرە بە تایبەتی کەم خوێنی بۆی کەمی ئاسنەوە. کەم خوێنی واتە کەمبوونەوەی ڕێژەی هیمۆگلۆبین یاخۆت خستی خوێن لە ناو جەستەی مرۆڤە کە ڕێژەیەکی دیاریکراو هەیە بۆ ئافرەت و بۆ پیا و جیاوازە. هەر کاتێککە ڕێژەکە ڕێژەی هیمۆگلۆبین لە ئاستی نۆرمەڵ کەمتر بوو ئەو کەسە بکەم خوێن دەئاندرێت. زیاتر ئەو کەسانە کە کەم خوێنیان هەیە نیشانەکانیان کا دەرەکەوێت لە شێوەی بێڕنگ بوون، بێتاقەت بوون، بێهێزی، لێدانی دڵیان زیە ئاکات جاری وا هەیە، زرد هەڵەگەڕێن، زووتر هیلاکە بن بەتایبەتی لە کاتی شوکاری ناوماڵە یاخود بەسەر قادرمەیان سەرەکەون، قژڕوتانەوە بەڵێ پێسوش بوونەوە بە دڵنیاییەوە بڵین لێواری بڵین دەمیان ئەم تووشی قلیشان و بریناربوونە بێت، زمانیان بڵین لوسە بێتەوە و زوو برینارە بێت، تامی خواردن ناکەن، میزاجیان تێکەچێت، مودیان تێکەچێت و هەروەها نیشانەکانی تر کە زۆر بڵین نیشانەکان درێژخایان بێت ئەبێتە هۆی ئەوەی کە پەستانی خوێنی دابەزێت جاریوا دڵی گەورە ئابێت. لە هەنێک جۆری کەم خوێنی هەیە کەسەکە هەست بە سڕبوونی پەنجەکانی کات پەنجەکانی مێرولا کات، جاری وایە تەوازنی تێکەچێت، جاری وایە سەوت لە گوێچکە دروستە بێت و هۆکارەکانی کەم خوێنی وتمان زۆرن لەسەر ئاستی جیهان کە بڵین پۆلێن کراون. کەمی ئاسنیشەکە لە هۆکارە باوەکان لە سەتاسەری جیهانە کە مادەی ئاسن کە پێکاتیەکی گرنگی دروستکردنی خوێنە لە ناو هیمۆگلۆبین کە هیمۆگلۆبین لە ناو خوڕەکە سوورەکانی خوێنایە. بۆیە ئاسن گرفتێکی گەورەیە لە سەتاسەری جیهان بەتایبەتی لەو وڵاتانەی کە لە ڕووی تەندروستی خواردنەوە خواردنەکانیان باش نییە یاخۆ لە ڕووی هەژاریەوە پلەی ئاستێکی بەرزیانەیە بەتایبەتی لە وڵاتەکانی خوارەوەی ئەفریقا یا وڵاتەکانی تری هیندستان کە ڕێژەی دانیشتوانیان زۆرە، ئەمانە زۆر معڕەزن بۆی کە تووشی کەمی ئاسن بن. باشە دکتۆر باسی ئەم نیشانانت کرد ئەگەر کەسێکەمانی تیاابێ نیشانەی ئەوەیە سەردانی پزیشک بکە کە کەم خوێنە بۆی چارەسەری بۆ بنووسێ. هۆکارەکان چییە بۆ ماوەی کاریگەری هەیە لەسەر کەم خوێنی و ئایا تەمەنێکی دیاریکراو هەیە کە و کەسە زیاتر تووشی کەم خوێنی بێ و ئایا لە هەردوو ڕەگەزەکەشە بەبێ جیاوازی ئەم خوێنی کەم خوێنی ڕۆیات؟ بەڵێ کەم خوێنی لە هەردوو ڕەگەزەکە ڕۆیات، بەڵام بە تایبەتی لە تەمەنی ئافرەتانە بڵین ئەو ئافرەتانی کە لە تەمەنی سووری مانگانیان لە دوای بڵین 12 ساڵەوە تقریبا 14 ساڵە تاوەکو 50 ساڵ تاوەکو تەمەنی سووری مانگانیان هەبێت. ئەمانە بەشێکن لەو گروپانەی کە تووشی کەم خوێنی ئاسنە بن، یەکێکە لە گروپە بیدایەکان. بەشێکی تر کە مناڵانن کە تازە لە دایکە بن تا ساڵێک پێڵێن ئینفان بۆ ماوەی کاریگەری هەیە، بۆ ماوەیش کاریگەری باسیەکەین و لە بینی ساڵێک تاوەکو ئەچێتە مەکتب ئەوەش تەمەنێکی زۆر گرنگە کە تووشی کەمی ئاسن و کەمی خوێنە بن و هۆکاری بۆ ماوەیش کاریگەری هەیە، چونکە ئێمە ئەگەر بمانێت کەم خوێنی پۆلێم بکەین بە دوو پۆلێنی سەرەکی هەنێکیان کە لە مۆخی ئەسقانەکەەوە خوێن دروست ناکات، هەنێکی تریان ئەوەی کە خوێنەکە دروستەکە بەڵام لە سپڵاتێکە شکێت. ئەوەی کە لە مۆخی ئەسقانە دروست نابێت ئەمیش هۆکارەکانی وتمان کەمی ئاسنە، کەمی ڤیتامینی B12، کەمی فۆلیک ئەسیدە، کەمی زینکە جاریوا کەمی کەپەر، ئەمانە هەمووی ئەبێتە هۆی دروست نەبوونی خوێن. هۆکاری بۆ ماوەیەکان بەڵێ هۆکاری بۆ ماوەیمان هەیە کە خوێنەکە لە مۆخی ئەسقانەوە یا دروست نابێت خۆ لە سپڵەکە تێکەشکە وەکو تەلەسیمیا کە هەمومان بیستومانەکە کۆمەڵی خەڵکی دیاریکراو ئەناڵێنن بەدەست نەخۆشی تەلەسیمیای گەورەوە کە مناڵەکانیان پێویستیان بە خوێن تێکردنە. نەخۆشیێکی تری بۆ ماوەی هەیە کە هیچ نەخۆشی کەمی ئینزیمی پاقلەیە کە خەڵک پێڵێن نەخۆشی پاقلە، ئینزایمی جی6PD کە و ئینزیمە لە خوێنیانە کەمە بێت کاتێک هەر دەرمانێک یاخۆت خواردنێک کە پاقلی تیابێت کۆمەڵی دەرمانی تر کە بەکارێن بۆ نەخۆشی ئەوکردن ئەمانە خوڕۆکە سوورەکانیان تێکەشکێت. کەواتە بۆ وڵامی پرسیارەکەی جەنابەت بەڵێ بۆ ماوەی تەسیری هەیە ئەمە ویراسیە، بەڵێ لە هەردوو ڕەگەزەکە ڕوئات، بەڵام زیاتر لە ئافرەتانە لە تەمەنی تا 50 ساڵ
لە پیاوان و ژنانیش دوای 50 ساڵ وەکو یەکە بە ڕێژەیەکی زۆری بەرچاو ئەو خەڵکانی کە لە تەمەنی سەر و 6 ساڵەوە تووشی کەم خوێنی B12 بن کەمی ڤیتامینی B12 زۆر جار کە ئەو نەخۆشانەی کە نەخۆشی دڵیانەیە ئاماژە ئەکرێن بۆی کە گۆشت بەکارنێنن یەکێکە لە سەبەبە ئەساسەکان کە ڕۆژانە ئێمە ئەو نەخۆشانە ئەبینین ئەبێتە هۆی کەمی خوێن بە شێوەیەکی گشتی و سڕبوونی پەنجەکان و تێکچوونی تەوازنی ئینسانەکە کە ئەڕوانە ئەتوانێت لەسەر هێڵێکی ڕێک بڕوە ئەمانە هەمووی نیشانەکانی هۆکارەکان و دکتۆر باسی ڤیتامین 12 کرد لەسەر ئەمە بۆ سیلوانەی هاوڵاتیان زۆر پرسیاریان هەبێ زۆر کەسەیە ئەو گرفتەی هەیە ئەو کەمی ڤیتامینە بۆ چیە گەڕێتەوە ئەمە هۆکارە سەرێکیەکان ئەوانی کە ڤیجیتەریانن واتە ئەوانی کە بەس سەوزە و ڕۆکە خۆن چونکە ئەم ڤیتامینە بە شێوەیەکی گشتی بەس لە هینا هەیە لە سەرچاوانی کە لە ژیاندارەوەیە واتە لە گۆشتا هەیە گۆشتی سوود بەڵێ لە سەوزە و ڕۆکە نییە ڤیتامینی B12 بۆیە زۆر ئەو کەسانی کە گۆشت ناخۆن ئێستا من دوێنێ مناڵێک هات بۆلام بۆ نەخۆشخانە 5 ساڵە بە گۆشتی نەخواردووە تووشی کەمی ڤیتامینی B12 بوو کە بە تەواوەتی خوێنەکەی دابەزی بوو حاڵەتێکی بڵین بەرەو پێشچوونی هەبوو لەوەی کە هەناسەی تون بوو بێڕەنگ بوو خوێنی کەم بوو بۆیە گۆشت سەرچاوەیەکی ئەساسیە بەتای بۆ هەموو تەمەنەکان ئەبێ گرنگی پێبین کە گۆشتی سوور یان گۆشتی مریش هەر گۆشتێک بێت گۆشتی سپی بێت لە وەکو ماسی خواردنی ڕۆچی خواردنی ئەفو بەحری لەگەڵ گۆشتی سوور بە دەرەجەی یەک و بە تایبەتیش جگەر ئەمانە هەمووی ڤیتامینی B12 ڤیتایە زۆر بەسوودە بۆ دروستبوونی خوێن. باشە جا دکتۆر ئێستا لەگەڵ ئەم بابەتە با باسێکی خواردن بکەین خواردن چۆن ئەتوانێت دەور ببینێت لە کەمکردنەوەی ئەم کێشەیە خواردن بەشێکی ئەساسیە بۆ مرۆڤ ئەبێ ڕۆژانە لانی کەم دووژەم بۆ سێژەم نان بخوات و ئەو خواردنانە ئەبێ بڵین دابەش بکرێت چی تیابێت ئەبێ بەشێکی زۆری پرۆتینی تیابێت بەشێکی تر چەوری تیابێت بەشێکی کەمیش کاربۆهیدرێتی تیابێت واتە ئەو بەشانی کە پرۆتینی تیاوەتە خواردنە سەرەکیەکان کە گۆشتە وەکو باسمان کرد هەر سێ جۆری گۆشتەکە و دانەوێڵە خواردنێکی ئەساسە کە بەشێکی زۆر ئاسنی تایە خواردنە ڕۆچەکان سەوزەکان بە تایبەتی گەڵای سەوز زۆر بابەتی میوە هەیە سەوزە هەیە ئەمانە زیاتر ڕوون ئەکەیتەوە بۆ نمونە دانەوێڵەکان کامیان زیاتر گەڵا سەوزەکان کامیان زیاتر بەڵێ نیستی بە دەرەجەیەکی ئەساسی تایەتی گەڵا سەوزەکان وەکو سپێناغ و کاهوو کەلەرم و ئەم بڵین جەرگیر و کۆمەڵی سەوزەی تر کە گەڵای سەوزە ئەمانە بەشێکی باش ئاسنی تیا سیریەڵەکان دانەوێڵەکان نیسک ماش نۆک ئەمان هەمووی ئاسنی باشی تایە بەڵام بە دەرەجەی ئەساسی وتمان دوو جۆری سەرەکی ئاسن هەیە لە خواردنە ئەو ئاسمانی کە لەسەر چاوە گیانداریەکانیان گۆشت ئەوە باشترە و لە ڕۆکەکانی شەهەیە بەڵام پێڵن نەنهیم ئایرن ئاسنێکی نەنهیمی پێڵێن کەمتر هەڵمژرێ لە ڕیخۆڵەیە بەڵام ئەو ئاسمانی کە لەگەڵ گۆشت و بڵین خواردنە گیانداریەکانە هەیە باشتر هەڵمژرێت سوودی و هەروەها وا پێویستەکە کە ئینسان ڕۆژانە ڤیتامین سی لە میوە مزرەکانە هەیە بۆ کەسانی کە خوێنیان کەمە لەگەڵ گۆشتا توانێت بەشێکی باش ڤیتامین سی بخوات لە ڕێگەی بڵین میوە مزرەکان یاخۆت ئەو سەوزانی کە ڤیتامین سییان تایە ئەتوانێت بەکاربێنرێت. باشە دکتۆر زۆر کات هاوڵاتیان لە باتیەوەی ئەو خواردنە بە سوودانە هەیە لە خوا بە زیابی هەمووشی لە بەردەستەیە بەڵام زۆر جار لەبەرەوەی کەمی کاتی هەیەیان بەرکەوتنی لەسەر کۆمەڵی خواردنانیە پەناباتە بەردەوەی قوتوویەک حەپی مڵتی ڤیتامین یاخود ڤیتامین سی یاخود ڤیتامینەکانی تر بەکشتی ئەڵێ خۆ ئەمە هەموو پێکاتەکانی تیایی تر ئەگەر خواردنەژ نەخۆم ئەمە بەکاربێنن ئەوی پزیشک ڕێنماییتان چییە ئایا بەکارهێنانی ئەمە دواتر هیچ لێکەوتەیەکی خراپی نابێ یاخود خواردنە سروشتەکە خۆی بخۆی باشترەوە لەوەی بە دڵنیایەوە خواردنە سروشتەکە باشترە ئەمە بە دەرەجەیەک ئێمە ڕێنمایی هیچ کەسێ ناکەین کە پێڵێن سەپلیمنت واتە دەرمانی زیایە وەرگێت بۆ لەبەرەوەی بە دڵنیایی و لێکەوتی تری ئەبێت ئێمە ئەو دەرمانانە بۆ کەسێکە نووسین کە بڵین کێشەی گەدەی هەیە نەخۆشی تری هەیە نەخۆشی شێرپەنجەی هەیە ناتوانێت خواردن وەرگێت لەوانێ نتوانێت کەمیەکی باش خواردن وەرگێت کە ئەم مادە بە سوودانیتیایە بە دڵنیایەوە ئێمە داواکەین خەڵک ئەم شتانە بەکارنێنێ ئیلا لە کاتێکە کە خۆت پێویستیت پێی بۆ لەبەرەوەی لەلایەکەوە زەرەر لێە لە زەرەر لە جگەرەیە زەرەر لە گوچیلەیە بە دڵنیایەوە ڕیکۆمەندی ناکەین. زۆر باش دکتۆر باسی خواردنە گرنگەکانت کرد کە چی باشە و بەسوودە ئایا بە پێچەوانەکەی بەدر لە کافێن و چاو قاوە ئەمانە خواردن یان خواردن گەلێکی تر هەن کە ئەمانە بۆ کەسانی کەم خوێن ئەوترێت نەیخۆن؟ بەڵێ عادەتەن تۆ کە شیرینی خۆی معدەتی گیریە بەتایبەتی لە تەمەنی مناڵانە تەمەنی ئەوانی کە لە بڵین لە ئیبتیدایی سەرەتایی ئەو تەمەنانن
کاتێککە شیرینیە خۆن گەدایانە ژیرێت ناتوانن خواردنە بە سوودەکان خۆن یان پێڵەن جەنک فود بڵین بۆ منە جبس و نەستە لەو شیرینی و ئەم شتانی کە مەشروباتی غازیەکان ئەمانە هەمووی کاریگەری لاوەچی هەیە بەسەر مادە سوودبەخشەکان ئارەزوی خواردنیان کەم مەکاتەوە یەکەمیان ئارەزوی خواردن کەمەکاتەوە دووەمیان ناڵێ سوود لەو خواردنە سوودبەخشەکان وەکو ئاسن وەرگری کە لەگەڵ خواردن ناهەیە بۆ نمونە تۆ شیشە گۆشتە خواردووە کە چەند بە سوودا ئەگەر بڵین پارچەیە میوەیەکی مزرەمەنی لەگەڵا بخۆی یاخود قاوەیەکی لەگەڵا بخۆیتەوە قاوەکە نایڵێ ئاسنە کاڵمژرێ ئێمە ناڵین چاو قاوە خەڵک نەیخوا بەڵام ئەبێ دوو سعاتێ بینی بێ لە بینی ئەوە ئێمە عادەتەن ئەو کەسانی کە وزنیان زۆرە و کەم خوێنن ئامۆژگاریانەکەین کاڵین شیرینی کەم کەرەوە ئەو خواردنانی کە کاربۆیدرێتی تیاوەکو برنج و نانی سپی ئەڵین کەمی کەرەوە لەبری ئەوەی کە بۆی گەدە و بڵین ئامادەتر بێ بۆ خواردنی تر ئەو خواردانە زیاکە کە سوودی هەیە بۆ نمونەوەکو دانێوەڵە و سەوزە و گۆشت و نیست کە بە تایبەتی ڕێژێکی بەرچاو ئاسنیتیایە بۆیە ئەنی کۆمەڵی خواردن ئەڵین مەیخۆ کۆمەڵی خواردنی تر ئەڵین بیخۆ بۆ ئەوەی هەم وەزنیش زیان نەکات زۆر کەس بەدەست وەزنی زۆرەوە ئەناڵێنێت ئێمە بە ئاگاشمان لەوە بێت ئێمە بڵین خشتێکمانەیە پێیان دەڵین تکای ئەم خواردانە مەخۆ بەڵام ئەم خواردانەی کە بە سوودە بیخۆ بۆ ئەوەی کە لە هەمان کاتە خوێنەکە و لە ڕێژێکی ئاساوی نۆرمال باشە دکتۆر لەگەڵ هەموو ئەم ڕێنمایانەی ئێوەی بەڕێز پێویستیشە کە هەموو یەکێک لە ئێمە ئەگەر خواردنێکی تەندروست بخۆین بەڵام ئەگەر پشوێکی باشمان نەبێ لەوانەیە سوودی لێ نەبینین ڕێنمای ئێوە چییە بۆ ئەو کەسانەی کە کەم خوێنن لەگەڵەوەی ئەگەر بە خواردن چارەسەر بێ خواردنی ئێنێ بیخوات بەڵام بە دەرمانیش بێ پێویستی بە پشودان هەموو کولانی جەستە خەوێکی باشیە بێ هەموو کولانی دەرونیش ئەم دوولانش کاریگەری هەیە لەسەری بەڵێ ئەمەش بابەتێکی زۆر جوانە کە باسی کەین خەو ئێستا لە ناو گەنجانە خەو کێشتێکی زۆر گەورەیە بەیانی ناخەون بەداخەواز ڕۆژانەی ئەمە خەڵک هەیە دایک و باوک مناڵیان هێنێ ئەو کێشیانەیە بە تایبەتی بەهۆی بوونی ئەو ئەلکترۆنیەوە ئەم مۆبایل و ئەم تەکنۆلۆژیایە زەرەری یا بەڕاستی من ئامۆژگاریانەکەم هەموو جارێ ئەڵێم لە دوای سعات 11 ئەبێ مناڵ و گەنج و پیر هەموو کەس خەوت بێت و هەرچی ئلکترۆنیە ئینتەرنێت وایفایەکە بکوژێنەرەوە بۆ ئەوەی مێشکی ئیسراحەت بێت چاوت ئیسراحەت بێت ملت ئیسراحەت بێت و دوای ئەوە کۆمەڵی هۆرمۆن هەیە لە کاتی خەوا دەرەچێت کە ئەو هۆرمۆنانە هۆرمۆنی ئاسوودەیە هۆرمۆنی گەشەیە بە تایبەتی بۆ مناڵ ئەڵێم ئەتەوێ باڵا بەرز بێ ئەتەوێ قژ پڕ بێت ئەتەوێ مێشکی ساڵ بێت ئەتەوێ زیرەک بیت ئەبێت تۆ لە کاتێکی دیاری کراوە بخەوی چونکە بۆ ئەگەر بێت و تۆ بە ڕۆژا بخەوی ئەگەر 10 ساعتیش بخەوی بەقەدەر ئەوە نیە کە 5 ساعتی شەوە خەوی بۆیە خەوێکی باش خواردنێک خواردنەکانت لانی کەم دووژەم بۆ سێژەم بێت و لانی کەم ئێمە ئامۆژگاریانەکەین ئەبێ شیری تیابێ ئەبێ هەلکەی تیابێت ئەمانە خواردنە بە سوودانن بابەتی شیر و بەرهەمسپیایەکان لەگەڵ بۆ نمونە نیسک خواردن کێشە بۆ یەک دروست ناکە لەوانەیە هەنێ جار بڵێن کێشە بۆ گەدە دروستکە بەڵام تۆ دەتوانانی لێ کاتانی مەبەستم هەڵمژینی هەڵمژینەکە بە دڵنیاییەوە ئەو شتانێک کە تفتی گەدە زیاکات ناڵێ ئاسنەکە هەڵمژرێت وەکو وتمان ئەوەی کە شیر لە قاوە و کۆفی و نیسکافە و چا کە زیایەکات بڵین ناڵێ ئاسنەکە هەڵمژرێت بەڵام تۆ لەبری ئەوە ئەتوانی کاتێکی تر بیخۆ یان بۆ نمونە هێلکە هێلکەی کوڵاو یەکێک تقریبا 1 میلیگرام ئاسنی تایە هەموو مرۆڤێک 1 میلیگرام ئاسنی پێویست ئێستا ئەگەر بڵین بۆ نمونە ئێمە خوێندکارانی زانکۆ ئامۆژگاریانەکەن ئەڵین بەیانیان ئاتلیست یعنی یەک هێلکە بخۆ هێلکەی کوڵاو تو ئەم ڕۆژە ئاسنی خۆت وەرگرتووە بۆیە ینی هەنێشت هەیە ئێمە گرنگی پێناین یان بۆ نمونە ساڵانی پێشوو ساڵی هێشتاکان و هەفتاکان ئێمە کوردەواری وا فێر بووین کە خواردنین بڵین میوەکان وشکرایەوە لە زستانە ئەوە مێوەژە ئەمە هەنجیرە ئەمە قەیسیە بەداخەوە تو بڵێ ئەوە ئەزانی هەمووی پڕە لە ئاسن هەمووی پڕە لە ڤیتامینات بۆیە ئەم دیاردێ ئێستا خۆمان ناوەتە ئەوەی کە ئەندۆمی و ئەم جبس و ئەم شتانی کە ئێستا هاتۆتە بازاڕۆ بەداخەوە ئەمە کاریگەریکی سلبی لەسەر تەمەنی مرۆڤ لەسەر تەمەنی بایۆلۆژی ئینسان تۆ سەیرێکی گەنجەکە بینی تەمەنی 20 ساڵە بەڵام کە سەیرەکەی لەگەڵ پیاوێکی ترا کە 45-50 ساڵە فەرقی نییە بۆیە وا پێویستە ئینسان ئامۆژگاری بکرێت کە خەوێکی باشی هەبێت خواردنیشی باش بخوات خواردنەکان فرەچەشن بێت لە پرۆتین و چاوری بەڵام بە ڕێژەیەکی کەم شەکری تیابێت باشە دکتۆر بابەتێکی کە هەیە کە زۆر گرنگە پەیوەستە بە هاوڵاتیان ئەوانەی کە کێشێکی زۆریان هەیە تۆ ئێستا بەڕێستان بە زانستێکی تەندروستی بۆ ئێ ماڵی خواردن چەند بەسوودە بەڵام کام خواردنە تەندروستی کە تۆ بەکاری بێنی زۆر کەسێ چ خانمان و چ پیاوان لە کاتێکا بیری خۆیەکەوێتەوە کە کێشێکی زۆری هەیە ناوچەی کەمەر و ورجی زۆر بووە لە کاتێکا قەتعی هەموو خواردنێکەکات دوورەکەوێتەوە لە هەموو پرۆتینەکان دوورەکەوێتەوە لە هەموو ڤیتامینەکان دوورەکەوێتەوە تەنانەت دوای لێ جاری وە ئەلەرزێ جاری وە هێزی تیان نامێنێ ئەچێ وەرزشێکی زۆر قورسیش ئەنجامەیە ڕێنمای ئێوەی پزیشک چییە ئایا
تۆ نابێت لە خواردن بکەیتەوە بەڵام چی پێویستە و چی پێویست نیە نەیخۆی دڵنیایە ڕێنماییەوە چیە چکە بۆی زۆر کەسێ زۆر گرفتی بۆ دروست بووە تووشی کۆمەڵی کێشەیەکەی کردو بۆهۆی کێشدا بەزانە بەڵێ خۆی زۆری کێش یەکێکە لە گرفتە تەندروستەکان ئێستا لە کۆمەلگای ئێمە ئەمی شەر ئەگەڕێتەوە بۆ کەمی خەوم و ناڕێخستنی بەرنامەی ژیان وا پێویستە ئەو کەسێک کە ئەوێ وەزنیشی دابەزێ و بەلە هەمان کاتیشا خوێنیشی بەرز بێتەوە ئەبێ بە شێوەیەکی بەرچاو واز لە شیرینی بێنێ ئەبێ کاربۆیدرێت زۆر کەم کاتەوە بەڵام لەگەڵ یا بڵین ئەو شتانی کە کاربێدرێتی تیا ئێمەکەڵین برنج خواردنێکی ئەساسی لای خەڵکە لە لەقل ینی بتوانی هەفتەی جارێ دوجار برنج خۆی نانی سپی کەم کەیتەوە گرنگی بێ بۆ خواردنێک کە پێشتر باسم کرد لە هەمان کاتیشە کەمێکی کەم کەیتەوە بەڵام تۆ لەوانەیە بڵین بۆ نمونە یەک پارچە گۆشت یا شۆربایەکی نیسک تۆ لەوانەیە من خەڵک نتوانێت هەفتەی دوجار سەجار گۆشت بخوا خەڵکایکەیە لە ڕووی کەم دەرامەتە بۆیە ئەبێ جەنگ فودەکان کەم کەیتەوە تا ئەوەی شیرینی بەشروباتی غازی نان و برنج و ئەم شتانی کە شیرینی تیا بە شێوەیەکی بەرجاو دایبەزێنی ئەتوانی بۆ ڕۆژبوونی تەندروست بکەی بڵین هەفتەی 2 ڕۆژ 3 ڕۆژ 8 ساعت نان خۆی کاتەکانی تر بە گەدە و ئیسراحەت بکات لە هەمان کاتیشە ئەو 8 ساعتی کە تۆ بەرنامەت بۆ داناوانان خۆی بڵین بۆ نمونە لە 1 نیوڕۆوە تاوەکو 9 شەو بۆ نمونە تۆ مۆزەفی دوو تەواوی تاوەکو 9 شەو بە ئیسراحەتی خۆی خۆی بیخۆ بەڵام لەم کاتەشە شیرینی و برنج و ئەم شتانی تیانە بێت بەڵام بەس خواردنە تەندروستکان خۆی دڵنیا بە وەزنیشی دابەزێت لە ماوەیەکی کەمە نەجگەریش ئەزیەتی ئەبێت نەگورچیلەکان ئەزیەتی بێت نەپێویستی بۆەوە کاتۆ بڵین کیتۆ بکەی نەپێویستی بۆەوە کە ئەمە بکەیت ینی کۆمەڵش ئێستا باسەکرێت بەداخوانی خەڵک سەری لێ تێکچووە گلەیمان لێکا لە پزیشکان ئەڵێ لەلایەکەڵێت تۆ نابێت گۆشت خۆی لایەکەڵێت تۆ نابی بەیانی نام خۆی لەلایەکەوە تۆ ئەڵێ چاوری مەخۆ بۆیە ئەمانە هەر کەسە و بەرنامێکی تایبەتی خۆی هەیە ئەبێ بڵین بۆ نمونە من جیاوازم ئەگەر ڕێجیم کەم لە خانمێکی وەکو تەنابەت ئەگەر ڕێجیم کات ئێمە زیاتر کۆمەڵشتە پێویستە نەیخۆین ئەمیان پێویستی کۆمەڵشتی تر بخوا کە بۆی خوێنەکەی دانەبەزێ لامان کاتە بۆیە هەر کەس لە کەس ناچێت ئەبێ هەر کەسۆ بەرنامەیەکی تایبەتی تەندروستی خۆی هەبێت زۆر باشە دکتۆر دوای پرسیاری من لە بەڕێزت لەبارەی خاتونە دوو گیانەکانەوەیە بابەتی کەم خوێنی لەمانە هەر زۆر گرنگە چون پەیوەندی بە گیان و تەندروستی دوو کەسەوە هەیە ئەمان ڕێنماییەکان بۆیان چێ بەدر لەوەی کە ئەوترێت 3 مانگ تەنانەت پێش دروستبوونی مناڵەکە تۆ بە فولک ئەسیدت خواردبێ چیتر هەیە کە گرنگ بە بۆیان بۆ ئافرەتانی دووجیانی ئەوانی کە بەرنامە داانێن نێو دووجیان بن وا باشترە مانجێک بۆ 3 مانگ پێش ئەوە فۆلیک ئەسیدی خۆی نەکەسێ فۆلیک ئەسیدی خۆی کەمە ئەمان بە تایبەتی ئەبێ فۆلیک ئەسیدەکان ڕێک بێتەوە بۆچی فۆلیک ئەسید لەگەڵ B12 ئەو دوو ڤیتامینە لە پێکهێنانی دەمارەکانی مێشک و درقەپەت کا بەشداریەکەن ئەگەر بێت و ڕێژەیەکی کەمی هەبێت ئەم درکەپەتک و مێشک دروست نابێت بە باشی مناڵەکە زیرەک نابێت بڵین IQ زیرەکی کەمە بێت و ئێمە وا پێویستەکە بە ئافرەتان بڵین پێشەوەی کە دووجیان بن فۆلیک ئەسیدیان لە ڕێژەیەکی نۆرمەڵا بێت و عادەتەن ئەشیانەی نێوکو سەپلیمنت وەریگرێت پێش بڵین کە دووجیان بێت لە کاتی 3 مانگی دووجانەکەشە هەرە بێ وەریگرێت دوای 3 مانگەکە ئیتر مادەی ئاسن دەست پێەکە لە دوای 3 مانگە ئەبێ ئافرەت ئاسن وەرگێت بۆ لەبەرەوەی هەموو ئافرەتێکی دووگیان 1000 میلیگرام لە پێکاتەی ئاسنی لەشی ئەڕوا کە ئافرەتێک 3 گرام و نیوی تایە گرام 1 گرامی ئەڕوا بۆ مناڵ ئەگەر شیر بات تا 6 مانگ شیر بات گرامێکی ئەوێت ئەگەر شیر نهات 500 میلیگرامی ئەوێت واتە تۆ پێویستیت بە چی هەیە پێویستیت بە سەپلیمنت هەیە ئەبێ ئاسنێکی بەردەوامت هەبێت تاوەکو مناڵەکە لە دایکە بێت ئەمە یەکەمیان وتمان فۆلیک ئەسید دووەمیان ئاسن B12 لە هەمان کاتا پێویستە زۆر ئافرەتە بینین B12 یان کەمە یانەوە کە ڕێجیمێکی زۆرەکەن بۆ ماوەیەکی زۆر هەرواز لە گۆشتەیە یعنی ئەوانی ڤیجیتەریانن ئەبێ لە دوای 3 مانگەوە ئاگیان لە B12 بێت چونکە مناڵەکە B12 پێویستە ئەمیش بۆ پێگەیشتنی مێشکی مناڵەکە ضرورە زۆر باشە دەسەکانی خۆش سپاس بۆ تۆ سپاس بۆ ڕێنماییەکانت بە هیوای ئەوەی کە بینەرەکانمان سوودیان لە بۆ چوونەکانی بەڕێز وەرگربێت دووبارە سپاس بۆ ئامادە زۆر بەخێر بەڵێ